ئەمە هەموو وەکو هەموو بەخششێک لە جەژن و بۆنەکانی ئێمە ئەم گەنمە کوتاوە بە تایبەت لە شەوی یەڵدایە کە درێژترین شەوی پاییزە دابەشەکرێ بەسەر میوانە بەڕێزەکانە و بۆ بۆنەوە ئاهەنگە جێڕێ و شەوچەرە ئەجێڕێ و میوەهات و ئەو شتانەی کە ئامادە کراوە لەو شەوە دابەشەکرێ بەسەر میوانەکانە و زۆر جار ئەگەر بەش بکە بۆ دەرو دراوسەکانیش ئەنێردێ وەکو کولتور و نەریتێکی کۆنی زەردەشتیان. زۆر باشە هۆکارەکەین پێ بڵێ بۆ لە ناو ئەو هەموو بابەتانەیە گەنمە کوتاو بە تایبەتیتان هەڵبژاردووە. گەنمە کوتاو لەبەرەوەی زۆر سروشتیە بەروبوومی خاکە و ئێمە خاکمان لا پیرۆزە و یەکێکە لە بابەتە خۆراکە سەرەتاییەکان کە مرۆڤ دۆزیوێتی و پێیژیاوە بە تایبەت گەنم لە دوای ئەو بەروبوومەکانی تروە گنۆک ئێمە تەنها گەرم و نۆکمان تێکەڵ کردووە بەبێ گۆشت و بەبێ هیچ شتێک چونکە گۆشت خواردن نەریتی گشتی ئێمە نییە ئاژەڵ کوشتن و ئاژەڵ سەربڕین لای ئێمە تاوانە هەر ڕۆح لە بەرێک لە ژیانە بێ ئێمە پێمان تاوانە لە ناو ببرێت ئەوەی کە ڕۆحی بە ئێمە سپاردووە ڕۆحی بەوی سپاردووە لەبەرەوە زۆربەی خۆراکەکانمان بێگۆشتن تیامانە هەیە گۆشتەخوا یعنی ئەڵێ من نەم کوشتووە خۆی کوژرا و کڕیومە دەسەڵات نییە ئەویان و حەزیشم لێتی ئێمە ڕێ لە حەزەکان ناگرین بەڵام بەگشتی ئەوانەی کە لە پلەی باڵان لە زەردەشتیە گۆشت خۆرنین ڕۆچین ئەو کەسانی کە گۆشتە خۆن تا ڕادێکی زۆر توانم بڵێم یعنی قەدەغەن لە ئێوە ئەو شێوازە ناتوانن بڵین گۆشت ئێمە لا ئێمە هیچ شتێک قەدەغەن نییە مرۆڤ ئازادە یعنی تەنانەت بۆی هەیە زەردەشتی بێ ئاینەکە بەجێ بێڵێ بڕاتە سەر ئاینێکی تر ئێمە ئاشتی خوازی و پێکەوە ژیان و گونجاندن و مرۆڤایەتی لامان ئەفزەلیەتی کولی هەیە و دروشمیشمان بیری چاک کردداری چاک گفتاری چاکە کە تۆ ئەمانەت تیابوو نەئەتوانی ڕخنەی تونند لە کەس بگری نەئەتوانی جێچەڵ بە کەس بکەی نەئەتوانی ژیان لە کەس تێک بی بەڕاستی ئێمە باوەڕمان بە پێکەوە ژیان و ئاشتی و ئازادی و برایەتیە و تا بشتوانین کارمان بۆ کردو و بەردەوامی ژەبێت.